هەلبەستێک جێ جگەرخوینە سەرناوێ فاڵا قەرەچیێ دبێژە ڕۆکێ کە قەرەچی ڕەش و پێخواس و برچی کونجیل کەبن و زیڤاری بدەست دارەک چناری بەژن زراف پیر و ڕاق دەڤ و لێڤ و ڕووبدەق کەچا وێ سەر ملێ وێ سەرژێر بوون هنگلێ وێ دەڕەوکر و هەم بێئۆل دبەر پشتا وێ دەپۆل مێر و ژنێ ناڤا گوند لێبوونە کۆم وەکە کوند هەر یەک ژێرە تشتێک بر پیرێ فاڵا خۆ ڤەکر وان چ گۆت و وێ گۆتەو فاڵا پیرێ تەف دەرەو پاشێ هاتە ماڵا مە کا گەشت و سەرساڵا مە منجی دایێ هەنێک جە وێ ڕاهشتە پۆلێ خوە پۆلێ کەڤن و چوو خۆشک تێدە هەبوون سێ قولک تلیا خۆ مندانی سەر پیرێ خوارن چەند کەسەر پیرا وەکە مەلکە موت نێری پۆل و پاشێ گۆت ئەی سەیدایە جگەرخوین فالاتە وەکە دووربین تەبارەکی پڕ گران دایە سەر خۆ بێگومان ئەڤنە بارێ یەک و دۆ دەڤژێ بەردە بەسەلۆ ji bo bar û karê te hemî kes neyarête kurmanc tev de mêr û jin ew ji bona te dijmin te divê ku ew bibin mêr xudan text û tac û zêr bi yek can û dil û deng digel dijmin bikin ceng tev de bidin soza xwe zû bixwazin doza xwe weke mêra bibin yek bi dest bigirin gurz û çek li ser çiyan bibazin doza xwe tim bixwazin ji kermanê ta Ferat Mûsil bigirin ta Xelat yek serdarê xurt û jîr li cem rûnin çend wezîr ji bo Kurd û Kurdistan ava bikin dibistan da bixwînin keç û kur çêkin top û balafir xwendewarên qenc û baş li pêş leşker bikin marş wek seydayê cigerxwîn bikin hawar û qêrîn gelek spas bo guhdariya we.